محەممەد ڕەشید لە ناحیەی خەلیفان حەزم کرد چەند منزەڕێکی جوان دروست بکەم وەکو سمبولەکانی ئەم کوردستانە پردی دەلالی زاخۆوە چەند خانوویەکی کۆنی ئەم کوردستانە وە لە شێوەیەکی جیاوازتر لە جاران کە ئەویش لە دار و بەرد و چەند شتێکی جیاوازتر دروستیان بکەم. من لە 2012 دەستم بەم کارە کردووە و دوو پێشانگا و فستیڤالێکم کردووە و توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم و هەتا ئێستا ماوە وازم هێنا بەڵام ئێستا ئەمە یەکەم کارم بوو کە دەستم پێ کردەوە و کە ئەمیش ئەم کارەیە وەکو پردی دەلالی زاخۆ و ئەم خانوانەیە. پردی دەلالی زاخۆ کە دروستم کرد وەکو خۆی ویستم دروستی بکەم وەکو لە بەرد و لە چیمەنتۆ و لەم وادانەی کە زیاتر ئەم پردی دەلالی پێ دروست کراوە و وەکو ئەمەش کاشی و چیمەنتۆ و چەند سکۆتین کە زیاتر ویستم بەکاریان بینم وەکو خۆی دەربچێت. زیاتر چیمەنتۆ ئەم شتانم لێداوە و گوڕ و ئەم شتانەشم وەکو ڕەمزێکی جوان بۆ زیاد کردووە. ئەم پردە و ئەم خانوانم کە دروستم کردوونەوە هیچ کەسێک یارمەتی نەداوم لە ڕووی ئەندازەی و لە ڕووی مادیەوە. من حەزم کرد کە ئەم سمبولانە دروستیان بکەم بە شێوەیەکی جوان و سروشتێکی جوان کە ئایا وەکو ئەم جادانە کە لە شوێنەوارەکان و لە شوێنە گشتیەکان کە بە شێوەیەکی گشتی گرنگیان پێ بدرێت و بەوەی منزەرەکەی شوێنەوارەکە جوانتر بکەن و هیوادارین کە گرنگیش پەیمە بدرێت بۆەوەی بتوانین ئەم سمبول و منزەرانە لە شوێنە گشتیەکان و لە شوێنە تایبەتیەکان دروستیان بکەین بۆ ئەوەی خەڵک و گەشتیارەکان سوودیان لێ ببینن. زیاتر خانووەکان لە شێوەی کۆنن کە دروستم کردن زیاتر لەو شاخانە کە سمبولێکی جوانن بۆ کوردستان. پێکهاتەکان زیاتر کاشیە چیمەنتۆیە کە دارە لەمە زیاتر دەگەر هەر ئەمەیە زیاتر. من پێش ئێستا چەند پێشانگا و فستیڤالێکم کردووە و کە هیچ ئیسیفادە و هیچ گرنگێکی تێدا من نەبووە. ئایا زیاتر من ویستم لە ماڵی خۆم عەرزکەم بۆەوەی شتەکانم بە گرنگی سەیری بکرێت چونکە من کە ئایا ئەم منزەڕە و ئەم سمبولانە ئەم برد بۆ پێشانگاکان هیچ بە لایەنی گرنگی سەیری نەدەکرا بۆی ویستم لە ماڵی خۆم حەرزیان بکەم. ئەگەر بێت حکومەت هاوکاریمان بکات ئێمە دەتوانین چەندەها ڕەمز و سمبولی ئەم کوردستانە بە شێوەیەکی جوان و بە تایبەتی شوێنەوارەکان وەکو خۆی دروستیان بکەین لە شوێنە تایبەتی و گشتیەکان بە شێوەیەکی زۆر جوان و بەوەی کە ئەم گەشتیارە و ئەم خەڵکانەی کە سەردانی دەکەن بە سوودی لێ ببینن. پردی دەلال نزیکەی مانگێک پێوە بوومە و ئەم خانوانش نزیکەی 15 ڕۆژ بە هەمووی نزیکەی مانگ و نیوێک من خەریکی ئەم پرۆژانە بوومە. لەلایەنی مادیشەوە هیچ کەسێک یارمەتی نەداوم و تەنها بەخۆم لەلایەنی مادیم سەرف کردو.